نیاندێژ ئاڵای کوردستان لەسەر ستێژ بەرزکەوە ئەم پاڵاوانەتی هەموو ساڵ دەکرێت ئەم جارە پاڵاوانەتەکە لە وڵاتی تونس بوو کە زیاتر لە 25 وڵات بەشداری کردبوو کە 350 یاریزان بوون من وەکو نوێنەری کورد بەشداریم لەم پاڵاوانەتە کرد کە تاکە کورد بووم و توانی پلەی یەکەم بەرز بێنم لەسەر هەموو یەکەمەکانی یەکەم بم و بە زمانی کوردی شیرینیش قسەم کرد و بە زمانی بێگانە قسەم نەکرد کەەوە سەربەرزی بوو من و بە ئاڵای کوردستانیشەوە بەرزم کردەوە الحەمدوللا وەشکر بەس ئەو بەربەستە هەبوو کە نەیاندێژ ئاڵای کوردستان لەسەر ستێژ بەرزکەوە بەڵام لەگەڵ ئەوەی کە نەیانهێژ من مادام نەیانهێژ وتم بە کوردی قسە دەکەم ئەو ڕێگریان نەکرد بەڵێ کە ئەم ئەنجامەم بەدەستێنا خەڵکی کوردستان بەڕاستی زۆر پێشوازێکی جوانیان لێ کردم ئەو زۆر هانیشاندەم و دەستخۆشیان دەکەم لەو مەجاڵەی ئەو یاریە بەڕێستان پێت خۆشە لە داهاتوودا لە چ پاڵاوانێتیەک بەشداری بکەی یاخود ئامانستە چ مەدالیایەک وەدەست بێت یەک پۆینتم ماوە بۆ ئاخر بەتوڵەیە کە پێی دەڵێن مستر ئۆلمپیا و ئینشاءالله بەردەوام دەبم